لەمە دوای ئیتر ئەیشان لەگەڵ منە لە جەنگیز بێ هیوایە منیش لە جەنگیز بێ هیوام ئیشی ئوتێلەکەش پارێکی باش بەدەست دێنێ جەنگیز هیچی نییە بێهێزە زیادەیە ئەو لە نێوانەکە دەردێنین بەڵام پێویستم بە یارمەتی تۆیە کوڕاهێک ئەوە تو نەمردی کوڕا تۆشنە ئۆتۆمبیل فڕە نەداخوارەوە من یاریم بە تۆ کرد خۆ یاریم بە خۆم نەکرد ئەرێوە دەتانەوەی مێشکم تێکدەن هەموو شتێک یاری بوو هەموو شتێک یاریە چیتان دەوێ دەزانم کۆمەڵێکشت ڕوو دەدەن زەحمەت شەوە مێشکەی خۆت باشیان لێک بدەیتەوە تێدەگەم لەبەرەوە باکەمێن کارەکەت بۆ ئاسان بکەم ئێمە بە یارمەتی جەنابتان جەنگیز لە ژیانمان دەکەینە دەرەوە وەهاش پیشامە دەکە تووڕە بوویت تۆ زۆر حەز بە چارەوە پیاوە ناکەیت حەز نەکردن شتێکە و شکاندنی شتێکی تریا گرد و بارە بیکەمەوە چی بێ بەهار دەڵێ هەتی تۆ بیر لە بەهار ناکەیەوە بیرم کردەوە تۆش بیر بکەوە بیرکەوە گەر ئەو کارە بکەی ئەو بەهارەی دڵی شکاوە بە هەردوو پێیەکانی خۆی و کردنەوەی باوەشەوە بەرەو کاکە عەلی ڕادەکا کوڕاخر تۆ چی چ پیاوێک ئەو کارانە دەکاوەی تۆ دەیکەی پیاوێک کە دەزانێت لە ژیانتدا زۆرترین شت چێکایەتەوێ گەیشتی بۆ وەستاوی بۆ ناچ پێی بڵێ ئێوارە باش میوانێکەیە بەناو ئەیشانەتای لە ئۆتێلەکەتان باشە لەکوێیە؟ باڵێ بەڕێزم هەیە دەتەوێت پێوت پێ بکەی؟ ئەوانە با بێتم مفاجعە ژمارە چەندە؟ ببوورە ناتوانین ژمارە ژووری میوانەکان بدەین کلیلەکە لە خزمەت داین زۆر سپاس ئەزەل ئاگدار بە بمان بوورە ئەڤش کەمە تۆماترساند بەڵام کاتێک لە پارەگرەکەوتی ئێشانم کرد ئەوە چێت تووڕە بووی کاکە وتمان بەیارێک لەگەڵ تۆ بکەین وانێ عەلی تێبگەێنە دەی بەڵێ ئەزەل پەیوەندی کرد و وتی بە ساڵیاتی ژنێنانی جەنگیز بێتم فازە یانی یاری بوو؟ دەمویست تەلەفۆنیشت بۆ بکەم کرا وتێ لە ئێشانم بینیوە بەڵام تۆ لە ئێمە خلاتە دەرچووی تۆڕە نەبووی وانە؟ ئەیشان گەر من بەڕاستی بەتەمای شتێک بوومایە مێردەگیانەکەم چۆن ئەوە هەموو شتێکم بەجێ دەهێشت بڵێم چی؟ وتم لەوانەیە بە حەزێکی گەورە و ڕۆیشت بێ یان ئەوە تا یاریەکم لەگەڵ کردووەم بەڵام تۆ شایان بووی ساڵیادی گواستنەوەمان پیرۆزە مێردەگیانەکەم بەڵام من خۆ هەریز یاریەکم نێناوە مەلەرزە جەنگیز گەر شتێکی ترسناکە بۆیە هاوڕەکانمان لێرن بەڕاستی ئێوە هاوڕێن ڕۆح و گیانن باشترین هاوڕێن
بەتەن قەرزاریزم ئێوە هاوڕێم بەسە ها لێوە دەسرەوە جەنگیز دەی جەماعەت بە بچینە دەرەوە دەی هەڵس و کەوتکردن لەگەڵ ڕابردوو زۆر زەحمەتە خوارزە حیساباتکردن لەگەڵ ڕابردوو لە هەر شوێنێک بێت شتێکی مستەحیلە بەڵام ئەگەر یەک جاریش بیریت کردبێتەوە لە سەرکەوتن بەسەر ئەو چیایە نەک تەنها بەرەو ڕابردووی خۆت بەڵکو بۆ ماوەیەک بەرەو ڕابردووی ئەوانیش دەگەڕێیتەوە پێویستە لەو ئەزە لە ڕزگارم بێ پێویستە خۆم پاک بکەمەوە بەرەو ماڵ بەرەو بەهار بەمگەیەنە لای بەهار